سڵاوتان لەبێت نەگڕێگا هەرتوو لە ڕێگایەکیش نەماوە بارهەڵگرەکان پێیدا بڕۆن ئەمڕۆ باسی داخستنی ڕێگاوبانە بەهۆی بارهەڵگرەکانەوە ئەمڕۆ چوارشەممە بەشێک لە دانیشتوانی گوندی مامەجەرکە گرد بوونەوە بە شەفڵ گڕیان بردە سەر جادەکە و ڕێگەکەیان داخست دەڵێن حاڵمان نەماوە بەدەست بارهەڵگرەکانەوە شۆفێرەکان سوڕانەوە و ڕویان لە کۆیە کرد لەوێژ ڕێیەکەیان لێداخرا و ناهێڵن بڕۆن لەم لاشەوە بارهەڵگرەکان خۆیان ڕێگەی کەرکووک هەولێریان داخست ناڕەزایەتیەکەیان لەسەر ئەوە بۆ ئەڵێن لە خۆڕا لە وێستگەی قەپانی کەرکووک 20,000 مان لێوەرەگیرێت ئەمەش ناڕەوایە بەڵام ئەوان خۆپیشاندانەکەیان کاتژمێرێکی خایاند و ڕێگاکەیان کردەوە بۆ بەڵێنەی وەک پارێزگاکانی تری عێراق ڕسوماتی وێزگەکە بکرێت بە تەنها 5,000 دینار خێزانێکی 6 کەسی بە سواری ماتۆرسکیلێکی سێتایە لە گوندی بەراوی چلی لە باشووری قەزای خورماتوو بەڕێکەوتن بەرەو خورماتوو بەڵام بەهۆی تیژڕەویەوە ماتۆرسکیلەکە وەرگەڕا و لە بەرزاییەک کەوتە خوارەوە باوکەکە تەمەنی 43 ساڵە و لە شوێنی ڕووداوەکە گیانی لەدەستدا و هاوسەر و 4 منداڵەکەشی بە سەختی بریندار بوون عەمید موئەید عەباس بەڕێوەبەری پۆلیسی هاتوچۆی خورماتوو بە 964 وت بەهۆی تیژڕەویەوە ماتۆرسکیلەکە کۆنتڕۆڵی لەدەستداوە و لە بەرزایەکەوە کەوتۆتە خوارەوە بە پێی لێدوانی سەرچاوەیەک لە نەخۆشخانەی خورماتوو بۆ 964 دۆخی بریندارەکان ناجێگیرە و هەر بۆیە دەست بەجێ ڕەوانەی نەخۆشخانەی ئازادی کەرکووک کراون تیمەکانی فەرمانگەی کارەبا خۆیان گورج کردووەتەوە و هەڵمەتی چڕ و پڕیان لە پارێزگای سلێمانی دەست پێ کردووە بۆ بڕینی سەرپێچیەکانی کارەبا تەنیا لە 4 مانگی یەکەمی ساڵدا 85 ملیۆن دینار دەستکەوتی کارەبای سلێمانی بۆ لەو سەرپێچیانە بەڕێوەبەرایەتی کارەبای سلێمانی ئاماری لیژنەکانی کۆ کردووەتەوە و لە یەکەم ڕۆژی ئەم ساڵەوە هەتا دوایمین ڕۆژی مانگی نیسان بینیویانە سەرپێچێکی زۆر کراوە و کارەبای قاچاق زۆر هەبووە سیروان محەممەد وتەبێژی کارەبای سلێمانی بە 964 وت 1292 هاوبەشی کارەبا بەهۆی سەرپێچی و کاری نایەسەری سزادراون ئەم سەرپێچیانە زیانێکی زۆری بە تۆڕەکانی کارەبا گەیاندووە کاتێکی خۆش